بە قەیرانی ئۆکرانیا و هەڕەشەکان بۆ سەر داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە کە ئێستا جیهان بە مەترسی دادەنێت گفتوگوی زیاتر لەم بارەیەوە دەکەین لەگەڵ میوانەکەم عارف باوەجانی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی و سەرۆکی پارتی سەربەستی کوردستان کە بە شوێکی ڕاستەوخۆ لاولێرەوە لەگەڵمان دەبێت. کاکە عارفم کاتۆ باش، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. دەبێت سەرنجی تێبینی ئێوە بزانم سەبارەت بە خوێندنەوەتان بۆ ڕووداوەکان کە ئێستا لە ئەوروپا ڕوودەدەن. پێتان وایە بە جددی و بە فعلی رووسیا دەیەوێت ئۆکرانیا داگیر بکات؟ بەڵێ بێگومان ئەمە بووە تۆ بابەت و ڕۆژەفی سەتاسەری وڵاتانی ئەوروپا و جیهان بەگشتی و بە تایبەتی وڵاتانی ئەوروپا، چونکە ئەم شەڕە زیانێکی گەورەیش بە ئەوروپا ئەگەێنێت. بۆیە وارداتی گازی زۆربەی وڵاتانی ئەوروپا لە ڕێگەی ئۆکرانیاوە دەگاتە ئەڵمانیاوە، لە ئەڵمانیەوە دابەشە بێ بەسەر وڵاتان. بۆیە ئەم بابەتە زۆر بەجددی لە وەکو یەکێک لە گرنگترین ڕووداوەکانی دوای شەڕی دووهەمی جیهان تەماشا ئەکرێت و مەترسیەکانی ڕۆژ تا ڕۆژ نزیک دەبنەوە. بۆ نمونە بۆتین چەند جار بەڵێنی داوە بە سەرۆکی وڵاتانی ئەوروپایی کە وەکو نێوژیوان سەردانیان کردبێت، بەڵێنی ئەوەی پێداوە کە ئەم شەڕە دروست نابێت. بەڵام ئێستا لەژێر ناوی مانۆڕی سیاسی و تەقەکردن لە سنوورەکان تا ئێستا سەرچاوەی وەزارەتی دەرەوەی یا وەزارەتی بەرگری ئوکرانیا پشتڕاستی کردەوە کە سەربازێکیان لەو بەناو مانۆڕە بەڵام بەکردەوە شەڕە دەستی پێکردووە کوژراوە و رووسیەکانیش تەنیا بە مانۆڕێکی سەربازی لە سنوور و ڕۆژهەڵاتی ئوکرانیا حسابەکەن. بێگومان ئەم مەترسیە خەریکە نزیکە بێتەوە و کێشەکە کێشەیە کە بێت کە لە نێوان تەنیا رووسیا و ئوکرانیا نابێت بە کێشەیەکی گەورە لە نێوان دوو جەمسەری گەورەی جیهانی کە جەمسەرێکیان بە سەرپەرشتی ئەمریکا بێت، ئەمریکا و ئەوروپا و ناتۆ و وڵاتانی حەوزای یەک لە بەرەیەکا بن و بەرەیەکیش کە بە سەرپەرشتی رووسیا بێ و پێم وایە ئەو کات چینیش و ئێران و کۆمەڵێک لایەنی تریش لەو بەرەی دووەمە خۆیانە بینەوە. باشە، دەکرێت بڵێین ئەم ڕووداوانە کە ڕوودەدەن کاریگەری دەبێت لە سەراسایی شینەتەوەی جیهان بە تایبەت وڵاتانی یەکێتی ئەوروپا کە ئێستا ئەم مەترسیانە یاخود ئەم هەڕەشانی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بە گەورەترین مەترسی دادەنێت لە دوای جەنگی ساردەوە. بەڵێ بێگومان ئەمە ئەمنی ئاسایشی نەتەوەیی ناوچەکە بە تەواوی تێکەدات و وەزعی ئابووری ناوچەکە بەڕاستی بە تەواوی تێکەدات، چونکە ئەو هەلومەرجەی کە ئێستا لە یەکێتی ئەوروپادا هەیە بەشێکی زۆری لە وڵاتانەی کە پێشتر لە نێو سنووری یەکێتی سۆڤێتی پێشووە بوون ئێستا بەشێکیان بە ئەندام لێ یەکێتی ئەوروپا وەرگیراونەوە، بەشێکیان ئەوانەی کە زۆر رووسیا حساسیەتی هەیە بۆی کە تێکەڵ بە دنیای یەکێتی ئەوروپا یا دنیای ئەمریکا بن، ئەوانیش خوازیاری ئەوە بوون کە بن بە ئەندام هەم لە یەکێتی ئەوروپا و هەم لە ناتۆ. و ئەمە جوای کردووە کە ئاسایشی وڵاتانی ئەوروپایی ئەوانەی کە ئەندامن لە ناتۆ و ئەوانەیش کە ئەندامن لە یەکێتی ئەوروپا ئەو بانقە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوە جیهانیەکان و لە زۆر بارەوە جیهان هەست بە مەترسیەکی گەورە ئەکات و گومان ینی شەڕی سێهەمی جیهان لەگەڵ دەستپێکی ئەم شەڕە سەر هەڵدەدات و جیهان بەدوو بەرەدادا بەشە بێت ئەو مەترسیە چەند ساڵ درێژای کێشێ بەڕاستی. بۆیە یەکێتی ئەوروپا و زۆربەی وڵاتان داوا ئەکەن ینی رووسیا لە بەرامبەرم هەڕەشانی کە دەیکات. بەڵێ بێگومان رووسیا ئێستا داواکاریەکانی رووسیا ئەگەر بە قەوڵی رووسیا دەوێت لەوە دڵنیا بێ ئەو وڵاتانەی کە هاوسنووری رووسیا نەبنە بەشێک لە ناتۆ بۆ ئەوەی ئەو پێوا بێگە ناتۆ لە سنووری رووسیا بێ مەترسیەکە بۆ سەر ئاسایشی رووسیا خۆی بەهێزی بە قووەت و ڕکابەری ئەمریکا دەزانێت لە ناوچەکە و پێی ئاسایی بۆی ئەزم نابێت کە لە دەوروبەرەکەیدا هەم ناتۆی لێبێت و هەم قودرەتی نزیک لە ئەمریکای لێبێ. بۆیە ئەوەی بە مەرجێک وازە و شەڕە دێنێت کە بەڵێنی پێ بدرێت ئوکرانیا و هیچ وڵاتی تریش کە بێژگە لە ئوکرانیا هاوسنووری رووسیان بەڵێنی وان پێ بدرێت کە نەبن بە ئەندام لە ناتۆ یا نەبن بە ئەندامی چالاک لە وڵاتانی یەکێتی ئەوروپا و وڵاتانی حەوزایی لێک، چونکە پێی وابێ ئەو تێکشورەی یەکێتی سۆڤێت لە ساڵی 91 بەو مەرجە ینی ئەو بەو نایەوێت بەو مەترسیە سەریکا کە قودرەت و هێزی رووسیا لە ناوچەکە لاواز بووە. باشە، کاک عەرەڤیانی ئێستا قسەکان سەرنجەکان لەسەر ئەوەیە کە هەڕەشەکانی رووسیا بەردەوامی هەیە و ئامادەکاریەکانی یەکێتی ئەوروپا و ئۆکرایناش تا ئێستا بەردەوامن. دەکرێت بڵین لە ئەرزی واقعدا مەترسی ڕوودانی ئەم شەڕە تا چەند لە ئارادایە؟
بەڕاستی گومانەکان تا ئێستا بۆ هیچ کەس بۆ هیچ چاودێرێکی سیاسیەک لا نەبووەتەوە کە ئایا ئەم شەڕە دەبێت یان نابێت بۆیە تا ئێستا هیچ کەس ناتوانێت پژڕاستکەوە بەڵام مەترسی زیاتری شەڕەکە زیاتر هەیە چونکە بەردەوام سنوورەکانی رووسیا لەگەڵ وڵاتانی دەوروبەر تەنراوە لە هێزی پێشگە لە هەر سنووری ئوکرانیا رووسیا لەگەڵ چەندین وڵاتی جیهان هاو سنوورە لەگەڵ ئاسیا لەگەڵ ئوروپا لەگەڵ سکەندناڤیا لە زۆر شوێنەوە بە پێی زانیاریەکان و سەرچاو هاوڵەکان لە زۆربەی سنوورەکانی دەوروبەری خۆی هێزی تەنیوان بە ماوەتایەوەیە کە رووسیا هەم خۆی بۆ شەڕەکە ئامادەکە هەم خۆی بۆ بەرگری پەلامەردانیش ئامادەکە و ئەگەری بەکارهێنانی چەکی نەوەویش یعنی لە شەڕەکە هەیە بێگومان ئەمە شەڕێکی قدرەتە رووسایە وەکو رووسیاکەی پێشوو یەکێتی سۆڤێت پێشوو خۆی بنوێنێتەوە و بێتەوە نێو گۆڕەپان و سەرپەرشتی ڕەوتێکی تری جیهان بکات وەکو سەردەمانی پێشوو کە سەرپەرشتی ڕەوتی سوسیالیزمی کرد بە قەوڵی خۆیان بە دژی ئیمپریالیزمی ئەمریکا بۆیە ئەگەرەکان لە دوو ئارادان یا ئەبێ ئەمریکا و یەکێتی ئەوروپا تەنازول بکەن بۆ هیندێ داواکاری رووسی یا ئەبێ رووسیا تەنازول بکات بۆ داواکەوە بوو هیچ کامیان ئامادەی ئەو تەنازولە نین ئەوەی کە گوێمان لێ بێت لە کۆنفرانسی میونشنیش ئەوەیە کە زۆربەی وڵاتان داوا ئەکەن بە دیالۆگ کێشەکان لە نێوان رووسیا و ناتۆ حەل کرێ بەڵام ئەو دیالۆگەیش کە ئەیبینین ئەوەیە داواکارەکانی رووسیا ئاشکرایە بۆ ناتۆ قابلی قبول نیەن چونکە ناتۆ ناوێت بە ویستی رووسیا هیچ وڵاتێک بە ئەندام وەرگیرە وەرنەگیرێ پێی وابێ ناتۆ هەر وڵاتێک خۆی تیابینێتەوە مافی داواکردنی ئەندامەتیە بێ دەتوانێت تێدا ئەندام بێ جا ئەگەر قبولکردنی داواکەی رووسیا بۆ ناتۆ لاوەزبوونی ناتۆی لە ئاسی جیهان پێشان دەدا بۆی ناتۆ دەیەوێت ناتۆش هەستێتەوە و چالاک بێتەوەکو هێزێکی بەقوت و نەهێڵێ هێزی دووهەم بەرابەری هەبێت کە رووسیا بێ و هێزێکی سەربازی نێودەوڵەتی دروستکە کە ناتۆ لاوازکات بۆیە ئەمانە دوو ئەگەری مەترسیداری هەم ئەمنین هەم هێزی شەڕی ناوچەکەن و هەم شەڕی ئابووریشە لە ناوچەکەدا ئەمانە کۆمەڵێک گومانن کە لە نێوان هەردوو زلهێزی جیهانی سەری هەڵداوەتەوە و بێگومان مەترسیەکی خسۆتە نێو پایتەختی زۆربەی وڵاتانی جیهانەوە بڵێ یعنی زۆر جار بە گرتنەوەی غاز یاخۆ بە ناردنی غاز بۆ یەکێتی ئەوروپا و یا بە پێچەوانەوە ئەمریکاژە ڕەشەوەی دەکرد کە چیتر یەکێتی ئەوروپا غاز لە رووسیا ناکرێت ینی زۆر جار لانی ئابووری وەکو کارتی فشار بەکارێنرێت لە لایکی دیکەوە هەر لە جوانێک لەلایەن ئەمریکا و یان رووسیاوە کە دەدرێت گۆڕانکاری بەسەر نرخی نەوتە ئەهێنێ دەکرێت بڵین تەداعیات و کاریگەریەکانی کە لەسەر ئابووری دووسی دەکات چی دەبن؟ بەڵێ بێگومان یەکێک لەو کارانەیش کە ئەمریکا لە ئێستادا لە هەوڵایە بۆی ئەویشەوەیە پەیداکردنی ئەڵتەرناتیڤی ئەو گازەیە کە لە رووسیاوە دێ بۆ نمونە ئەمریکا ئێستا هەوڵەدا لە ڕێگەی قەتەرەوە لە ڕێگەی زۆر وڵاتەوە حتا لە هەوڵەدات ئەگەر بکرێت لە گازی کوردستانیشەوە تێکەڵ بەو گازانە هەبێت کە لە وڵاتانی دەوروبەرە هەن بۆی ئەمریکا لە فکری ئەوەدایە کە یەکێتی ئەوروپا دڵنیا بکاتەوە لە پاش نەمان یا بڕینی گاز لە سۆڤێتەوە بەرە ئەوروپا ئەڵتەرناتیڤی دیکە هەیە کە ئەتوانێت بۆی پڕکاتەوە ئەمانەی ژۆکوتم کۆمەڵی شەڕی ئابووریشن کە لە ناوچەکە ڕووی داوە هیندێک وڵات لەوانەیە حەز بکات هاوپەیمانی ئەمریکا بێ لە شەڕەکە بەڵام لە لای دیکەوە بەهۆی ئەو پەیوەندی ئابووریە گازیەی کە هەیەی لەگەڵ رووسیا نەیەوێت دڵی رووسیا بەسڵ لە خۆی بڕەنجێن بۆ نمونەیەکی لەوانە ئەڵمانیا تا ئێستا ئەڵمان بە ئاشکرا ڕای نەگەیاندووە کە لە کامبەرایە ئەڵمانیا یا فەڕەنسەمانە هەوڵەدەن کە تا حەدی ئیمکان بکرێ بە ڕێگەی دیالۆگە بێ بەڵام بێگومان ئەگەر شەڕەکە دەست پێ بکە من لەو باوەڕدام ئەڵمانیا و فەڕەنسای دەچنە بەرەی ئەمریکاوە بۆیە کێشەکە ئەوەیە کە سەرچاوی دیکە بدۆزنەوە لە هەوڵی ئەوەدان کە زۆر وڵاتەیە خاوەنی گاز بووە بەڵام بێناو بووە احتیمالی زۆرە کە لەم ماوەدا سەر هەڵدەنەوە بە تایبەتی وڵاتانی کەندا و گاز و نەوتی وڵاتانە بەرز کرێتەوە و ئەو وڵاتانەیش کە پشتگوێ خراون لەم شەڕەدا بەرژەوەندیان وا بخوازێت کە ببن بە وڵاتکەلێکی بەرچاو لە ئاسی دنیاکەوە بۆ ئەم شەڕە چەندە زیانی ئەمنی و قەومی و ئابووریشە بێ بەڵام بۆ بوژانەوە هیندێک نەتەوەی بندەست لەوانەیە شەڕێک بێت کە ئەو وڵاتانە خۆیان تیاببینەوە و بتوانن سەر بەخۆی و کیانی خۆیان بەدەستێنن یەکێک لەوانە کە هیوادارم کوردستانە بتوانێت بە سیاسەتێکی دیپلۆماسیە گرتو لەم وەزعەدا چونکە چەندین شەڕی جیهانی بووە کوردستان هەمیشە زەرمەند بووە دابش بووە و نەتوانراوە بیانومانەوە بۆ لەو سەردەمانە سیاسەتوان و کۆمەلگای ڕۆشنبیری کورد بەهێز نەبوو کە بتوانێت لەگەڵ گۆڕانکارەکانی سەردەم خۆی بگونجێنێ بەڵام بەڕاستی ئێستا وا پێویستەکە کوردستان بەگشتی و باشووری کوردستان بە تایبەتی شاندێکی لۆبیگەری بەهێزی هەبێت کە بتوانێت لەم وەزعە کەڵک وەرگرێت و گاز و توانایی و هاوپەیمانی خۆی بخاتە گەر بە مەرجێک کە سەربەخۆیی وڵاتی کوردیشی بەشوێدا بێت نەک کورد هەر بکرێ بە قوربانی و سوتەمەنی لە بینەکەدا. سپاس بۆ میوانەکەم عارف باوەجانی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی و سەرۆکی پارتی سەربەستی کوردستان. سپاس.